نزیکەی نیوەی ساڵ تێپەڕیوە و هێشتا لایەنە سیاسیەکانی عێراق نەگەیشتون بە ڕێکەوتن لەبارەی تێپەڕاندنی پڕۆژە یاسای بودجە. ئەوەش گرفتی زۆری لە بەردەم کاروبارەکانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دروست کردووە. بۆ هۆیەوە داوا دەکات هەرچی زووە ئەنجومەنی نوێنەران ناکۆکیەکان چارەسەر بکات و پڕۆژە یاسای گشتی پەسەند بکات. پەرلەمان ئەم جارە بودجە بۆ ساڵەکانی 2023 و 24 و 25 پەسەند دەکات. ئەوەش ڕێکەوتنێکی کۆنکرێتی نێوان لایەنەکانی دەبێت بۆ دەنگدان لەسەری، بە تایبەتی ئەو بابەتانەی پێوەستن بە هەرێمی کوردستان و دۆسیەی نەوت. سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دوانیوەڕۆی ڕۆژی پێنجشەممەی دیاری کردووە بۆ دەنگدان لەسەر پڕۆژە یاساکە، بەڵام ناکۆکی زۆر هەیە کە هێشتا سازانیان لەسەر نەکراوە. زۆرترین گرفتیش ئەو گۆڕانکاریانن کە لیژنەی دارایی لە پڕۆژە یاساکەدا کردوویەتی. لەلایەکی دیکەوە بابەتی دەستکاریکردنی مادەکانی پەیوەست بە پشکی هەرێم یەکێتی و پارتی لە بەغدا کردووە بە دوو بەشەوە. یەکێتی پێی وایە گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی خەڵکن و بە پێی لێدوانی فراکسیۆن و پەرلەمانتارانی پارتیش بۆ میدیای عێراقیەکان ئەگەر تا بەر لە کۆبوونەوەکە لەگەڵ لایەنە سیاسیەکانی ئاوپەیمانی دەوڵات نەگەنە ڕێکەوتن، بایکۆتی دانیشتنەکەی تایبەت بە پەسەندکردنی بودجە دەکەن. لە بەرامبەردا کاروان یاروەیسی پەرلەمانتاری یەکێتی ئاشکرای کردووە کاوان وەک فراکسیۆنی یەکێتی پاڵپشتی خۆیان بۆ دەنگدان لەسەر پڕۆژە یاساکە دەربڕیوە و ناویان لە یاداشتی هەڵمەتی کۆکردنەوەی ئیمزا بۆ فشار خستنە سەر سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تۆمار کردبوو بە مەبەستی ڕێخستنی دانیشتنی تایبەت بە پەسەندکردنی پڕۆژە یاسای بودجەی گشتی. جگە لە پارتی هاوکات وەزارەتی دارایی عێراق ڕەخنەی لە گۆڕانکاریەکانی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق گرت و لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندە ئەگەر بەو گۆڕانکاریانەوە بودجە پەسەند بکرێت تانەی لێدەدەن. تەیف سامی وەزیری دارایی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا ڕەتی کردەوە ئەو ڕۆڵی لە گۆڕانکاریەکانی بودجەدا هەبوو بێت. وەتیشی وەزارەتی دارایی تانە لە بودجە دەدات ئەگەر بەم شێوەیە پەسەند بکرێت و گۆڕانکاری لەو بڕگانە لە خۆ بگرێت کە حکوومەت لە پڕۆژە یاساکەدا خستوویەتی ڕوو. ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی عێراقیش لە راپۆرتێکیدا بە دووری نازانێت پڕۆژە یاسای بودجەی گشتی عێراق بە زۆرینا تێپەڕێنرێت ئەگەر لایەنەکان نەگەنە سازان. لەو بارەیەوە فەیسەڵ نائیلی ئەندامی لیژنەی دارایی بە ڕۆژنامەکەی ڕاگەیاند تا ئێستا گفتوگۆ هەیە بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان، بەڵام دیار نییە پڕۆژە یاساکە بە سازان دەنگی لەسەر دەدرێت یان بە زۆرینا تێدەپەڕێنرێت. هەروەها جەمال کۆچەر ئەندامی لیژنەی داراییش بۆ ئەو سەرچاوەیە دەڵێت تا کۆتاخولەکی بەر لە کۆبوونەوەکە گفتوگۆ بەردەوام دەبێت. وەکو ئەویش دەڵێت خاڵە ناکۆکیەکان کەم بوونەتەوە.